نەخۆشخانەی کۆرۆنا تا ئێستا لە ساڵ 96 تەواو بووە لە ساڵ 4 ماوە ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین لەگەڵ وەزارەتی تەندروستی لەسەر خەتین و وعدی تەواومان وەگرتووە ئینشاءڵڵا لەم نزیکانە دەسەکرێت بە تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە کە تایبەتە بە وەرگرتنی نەخۆشخانەی کۆرۆنا وەکو ئۆکسجینش گرفتی ئۆکسجین دەمێکە هەیە ئێستا نییە هەموو ڕۆژێ هەموو شەوێک ئێمە ئەو گرفتەمان هەیە چونکە ئێمە ئەو ئۆکسجینە لە شاری ترەوە ئۆردەریەکەین و هێنین بۆێرە بۆیە هەر گرفتێک لە ڕووی هاتوچەوە لە ڕووی کەمی ئۆکسجین لە ڕووی کەمی کارەباوە تاسیرەکە لەسەر دواکەوتنی ئۆکسجین ئێمە لەگەڵ کۆمپانیای دامیکردنی ئۆکسجین قسەمان کردووە ئەوانیش هاتوونەوە قەناعەتی کە ئەمبارێکی ئۆکسجین لەم دەڤەرە دروست بکەن لە ماوەی 10 ڕۆژی داهاتووە و کاریش کراوە لەسەر دروستکردنی معمەلێکی ئۆکسجین لەم دەڤەرە بەشی قەسەرەی دڵ و تا بڵێن ئەو نەشتەگەرانێک تایبەتە بە دڵ و سنگ و بۆڕەکانی خوێن کە لەلایەن پسپۆڕی تایبەتەوە ئەنجامە درێت ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی داوامە کردووە کە بەشێکی تایبەت بەم نەشتەگەرانە بکرێتەوە ئەو توانای مەڵەوەکو سەنتەرێکی دڵ لەم دەڤەرەدا کە بەڕاستی ئێمە پێویستیمان پێیە و تا ئێستا نەشمان بووە ئێمە وەکو توانای جەستەیی ئەتوان بڵێم پزیشکان و کارمەندانی ئەم دەڤەرە کە هەمویان پزیشک و کارمەندی خۆماڵین بەڕاستی توانامان لە توانای زۆر کەس باشترە ئەتوانین لە ڕووی جەستەیەوە لە هەموو توانین بڵین کارێکی زۆر باش بکەین بەڵام دابینکردنی پێداویستی پزیشکی و دابینکردی دەرمان و دابینکردین بینە لە ئەستۆی حکوومەتە واتە هەر هۆکارێک لەم هۆکارانە ئێمە کەم تەرخەمی بنوێین بەرامبەر خزمەتکردنی هاوڵاتیانی ئەم دەڤەرە ئەبێتە کەم تەرخەمی حکوومەت و خاڵێکی نێگەتیڤ بۆ حکوومەت